سەرچاوی ئەمە ئاڵۆزیانە دەگەڕێتەوە بۆ پێشینە و کەڵەکەبوونی گرفتەکانی پێشتر و هەنگاونەنان بۆ چارەسەرکردنێکی بەردەوام کە توانای بەردەوامبوونیە بێ و چارەسەرکردنە و بە شێوەیەک بێ کە دەست لەسەر کێشە سەرەکیەکان دابنێ و کار بکە بە هەنگاوێکی بتە و بۆ چارەسەرکردنی. بۆیە من پێم وایە مەسەلەکە هەر زیێنەوە وەرتێ نییە، مەسەلەکە پەیوەندی بە شوێنێکەوە نییە، ئەو جێگایە پەیوەندی بە ئەو وەزعە ئەو ڕەوشە هەیە کە لە ناوان لایەنە سیاسیەکان هەیە کە بە بەردەوامی ناکۆچی لاوەکی و هەروەها بە عەقڵێتی بە تەسکی حیزبایەتی دوور لە کارکردن بۆ دۆزینەوەی ڕێگاچارەیەک یان دۆزینەوەی بەرنامەیەکی هاوبەش کە بەرنامەی لایەنی کەم بێ. ئێمە باسی لایەنی زۆر ناکەین کە بتوانن بگونجێ لەگەڵ ئەم ڕەوشەی کە ئێستا هەیە و بەڕچاوی پەرسەندنەکانی ڕۆژەکەش بکەن، چکە ڕۆژەکەش ڕانەوەستاوە بەردەوام لە گۆڕانکاریدایە، بەردەوام پرسیاری نوێ دەخرێتە بەرباس و لێکۆڵینەوە لەسەر ئاسی ناوخۆییمان، لەسەر ئاسی ناوخۆی کوردستان، لەسەر ئاسی کوردستانی گەورە و لەسەر ئاسی عێراق و جیهانیش. ئەمە پەیوەندی بە شێوازی بیرکردنەوەی یان ئەوەی پێڵێن میتۆدی بیرکردنەوەی ئەو لایەنە سیاسیانە وەکو لە سەرەتاوە وتم بە چ پێوەرێک مامەڵە لەگەڵ ڕووداوەکانەکەن، بە چ پێوەرێک مامەڵە لەگەڵ ئەجندەی سیاسیەکەن و ئایا دەتوانن ئەجندێکی سیاسی یەکگرتوو کە ئەجندەیەکی کوردستانی بێ و کار بکەن بۆ جێبەجێکردنی ئەو ئەجندەیە. بۆیە وەکو وتم هەر کەسە وەکو وتم هەر کەسە مەسەلەیەکی کوردی هەیە، هەر کەسە بە ڕبەی خۆیە پێوێ. ئەنجا کە ڕبەیەکی مشتەرەک نەبێ بۆ پێوانە ئەم حاڵەتە دروست دەبێت. ئەم پرسیارە نەک لە من لەو لایەنانەی کە ناکۆکن ئەم پرسیارەی دێ بکەیت دیسانەوە ئەڵێ بەڵێ ئەکرێ، بەڵام پێوەرەکە وەیە ئەو پێوەرنشتیمانیە کامانن. لە کاتێکە من بە عەقڵێتی ڕاستی ڕەها مامەڵە لەگەڵ بنەماکان و پێوەرەکانی خۆم بکەم، پێم وایە بەرامبەرەکە نیشتیمان پەروەر نییە، لادەر نییە، سازشەکە، بەرامبەرەکەش هەروە مامەڵ بکە، بێگومان نزیک بوونەوە یان دروستبوونی ئەجندەی هاوبەش نایەتە دی. دوو لایەن هەیە، ئەوەڵەن هەر لایەنێکی سیاسی پێ وایە ینی بۆچوونێکی هەیە، پرۆژەیەکی تایبەتی خۆی هەیە بۆ ئەوەی کە پێڵێن جەخت لەسەر بابەتە نیشتیمانیەکان بکاتەوە، جەخت لەسەر گۆڕانکاری کۆمەڵایەتی بکاتەوە، چونکە بابەتە نیشتیمانیەکان خۆ گیان ناکرێتەوە بە بۆچوونی ئێمە لە بابەتە کۆمەڵایەتیەکان لە بژێوی خەڵک لە ژیانی پڕکەرامەتی خەڵک و دابینکردنی ئەو ژیانە. دەبێنێتەوە وەکو وتم تەنانەت یەک حزبی سیاسیان چەند حزبێکی سیاسیش تەنها پرۆژەیەکیان هەبێ ئەمەش کافی نییە. ئەوەی کە کارتێکردنیە بێ لەسەر ڕەوشەکە و ئەتوانێ هەنگاو بنێ بۆ گۆڕانکاری کۆمەڵایەتی، بۆ داڕشتنی ئەو پرۆژە نیشتیمانیە کە ئەو پرۆژە نیشتیمانیەش تەواوکەرەکەی پرۆژەیەکی کۆمەڵایەتی ئابووری بێ لە کوردستانە. من پێم وایە ئەبێ ئەم پرۆژەیەک بێ کە بتوانێت لەناو خەڵکە ئەوەی لە سۆسیۆلۆژیای پێڵێن هەڵگری کۆمەڵایەتی، ئەم پرۆژەیە بتوانێت هەڵگری کۆمەڵایەتی بۆ دروست بێ. هەڵگری کۆمەڵایەتی یعنی بریتیە لەوەی ئەو هێزانە، ئەو هێزە سیاسیانە یان ئەو هێزە کۆمەڵایەتیانە بەتایبەتی نەکە هێزە سیاسیەکان، ئەو هێزە کۆمەڵایەتیانەی کە بەرژەوەندەکانیان کە بیرکردنەوەکانیان لە چوارچێوەی ئەو پرۆژەیە. تا ئێستا ئەو هەڵگرە کۆمەڵایەتی دروست نەبووە. بۆیە ئەگەر باسی لایەنە سیاسیەکانەکەی هەر لایەنێکی سیاسی پرۆژەی تایبەتی خۆیە و هەر لایەنێکی سیاسی هەڵگری کۆمەڵایەتی تایبەتی خۆی هەیە. بۆچوونی حزبی شۆی کوردستان ناتوانین بە دێڕک و دوودەر ئیشارەتی پێ بکەین. ئێمە بۆچوونی ئێمە بۆچوونەکە بە زمینەماکەی دەوەدایە کە ئێمە ئەلتەرناتیڤێکی دیموکراتی چەپمان خستۆتە ڕوو بۆ هەموو بابەتەکان. ئەو بابەتانەی بەشێکی پەیوەندی بە مەسەلەی نیشتیمانی کوردستانیەوە هەیە و بە پەیوەندی بە ئەو ناوکۆچی و ئەو ڕۆژەی کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا هەیەتی و هەندێک بابەتی تر هەر لەو پرۆژەیە پەیوەندی بە ژیان و گوزەرانی خەڵکەوە هەیە، پەیوەندی بە سیاسەتی ئابووریەوە هەیە،
پەیوەندی بە بنیادنانی دامەزراوەکانەوە هەیە، پەیوەندی بە نهێشتنی گەندەڵی و دیاردەکانی دوو ئیدارەوی هەیە و هەروەها پەیوەندی بۆەوە هەیە چۆن لەگەڵ هەموو لایەنەکانی بزوردنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردستان لە هەموو پارچەکانی کوردستان لە باکوور و لە ڕۆژهەڵات و لە ڕۆژئاوا چۆن مامەڵە بکرێەوەوانە و چۆن هەڵوەستێکی یەکگرتومان هەبێ لە مامەڵەکردن لەگەڵ هۆکاری نێودەوڵەتی. ئەمە پرۆژەکەی ئێمەیە ئەم پرۆژەیە. لەم پرۆژەیە ئێمە نزیک بوونەوەیەکمان هەیە لە چوارچێوەی لیژنەیەکی کاری هاوبەشی چەپی کوردستانی کە لەگەڵ حیزبی زەحمەتکێشانی کوردستان و لەگەڵ بزوردنەوەی دیموکراتی گەلی کوردستان هەوڵی ئەومان داوە کە هەندێک کەسایەتی سربەخۆی چەپیش لەناو ئەو پرۆژەیە کە کار بکەنەوەوانە، بەڵام دیسانەوە ئەم پرۆژەیە مانای ئەوە نیە پرۆژەی ئەلتەرناتیڤێکی تەواوە. بۆ مانای نییە ئەلتەرناتیڤێکی تەواوە چونکە هەڵگرێکی کۆمەڵایەتی بەرفراوانی نییە. وەکو بتم ئەوەی کە هەڵگری ئەو پرۆژەیە دیسانەوە ئەو کەسانەیە کە لە چوارچێوەی حزبی شوعی و یان ئەو لایەنانە بیرەکەنەوە بۆ ئەم پرۆژەیە. کاتی خۆ من لە سەرەتاوەتم مەسەلەی زیینەوەبەردە نییە، مەسەلەی هێزبردن نییە، مەسەلەی پەیوەندی لایەنە سیاسیەکانە، مەسەلەی نەگونجان لەسەر پرۆژەیەکی هاوبەش. زیینەوەرتێ بێ، کابراایەکە گیرە کابراایە بەرە بێ، کابراای لە پەرلەمان پارێزی لێوەرەگیرێتەوە نێ ناسەنێتەوە، ئەمانە هەمووی دیاردەی وردن. ئەم دیاردە وردانە ڕنگدانەوەی ململانەی سیاسین، ڕنگدانەوەی نەبوونی پرۆژەیەکی هاوبەشە، ڕنگدانەوەی قبول دەکردن یەکترە. لەبەرەوە من پێم وانە مەسەلەکان تەسکەینەوە لە زیینەوەرتێ، مەسەلەکە تەسکەینەوە هەتا لە پەرلەمان، بەسەکە تەسکەینەوە لە بڵێن گرتن یەکێکە لە ئاسایشی فڵان جێگا لە فڵان جێگا. مەسەلەکە پەیوەندی بە ژێرخان و باگراوندی ئەو پەیوەندیانەی کە لە ناوان لایەنەکانە هەیە کە چۆن ئەتوانن قبول یەکتر بکەن لەسەر ئەساسی پرۆژەیەکی نیشتیمانی کە ئەم پرۆژەیە نەبێت کە قبول یەکتر نەکەن کە پێی وایە کەسە پێی وایە پرۆژەکەی خۆی ڕاستە، هەموو لایەنەکان پەنابن بە هەموو کەس، هەموو لایەنەکان پەنابن بە هەموو کەس، هەموو شتێکیان لا مەشروع بێوانە و قەزەی نیشتیمانی ئەدۆڕێ. لەبەرەوە من پێم وایە بێ ئێمە بە فراوانیەوە تەماشای بابەتەکە بکەین. بەردەوام دەستێوەردانی دەرەکی، دەستێوەردانی تورکیا، دەستێوەردانی ئێران، دەستێوەردانی بەغدا بە شێوازێک لە شێوازەکان، هەتا تەنانەت دەستێوەردانی وڵاتە هێزەکان بە ئەمریکاوە، بە رووسیاوە، بە ئیسرائیلەوە، بە سعودیەوە بۆی ڕاستگۆ بین. ئەمانە هەمووی کارتێکردنی خۆی هەیە. بابەتەکە لە چییە؟ بابەتەکە لەوەدا ئایا ئێمە دامەزراوێکمان هەیە، موسسەسێکمان هەیە، ئەم موسسەسەیە بەرپرس بێ بەرامبەر سیاسەتی دەرەکی کوردستان، یعنی سیاسەتی دەرەکی کوردستان بە چی پێوەرێک مامەڵە لەگەڵ ئەم دەستێوەرداناناکە؟ نەخێر ئێمە وەکو کوردستان، وەکو هەرێمی کوردستان، ئێمە کۆمەڵێک بنەما هەیە بەستم بۆتە سیاسەتێکی دەرەکی گەڵاڵە کراوە. سیاسەتی دەرەکی گەڵاڵە کراوە لەوەدا بێ کە بەڵگەنامەیەکە بێ، وەسیقەیەکە بێ، لەو وەسیقەیە کە یی حکوومەت بێ، لە حکوومەت ئەوانەی کە بەشدارە من لە حکوومەتە بڵێ هاگە سیاسەتی دەرەکی ئێمە بەم شێوەیە. ئەمەی کە ئێستا هەیە هەموو لایەنە سیاسیەکان بە شێوازی جۆرا و جۆر پەیوەندی دەرەکیان هەیە و پەیوەندی دەرەکیەکان ئاراسیانەکە ئەوانە. ئەمە حقیقەتی وەزعەکەیە، بەڵام بابەتەکە هەر هۆکاری دەرەکی نییە، دەستێوەردانی دەرەکی نییە، بەڵکو لەوانەیە بۆ ململانەی ناخۆی دایانە سیاسەکان جاری وایە بۆی بەقەوت بێ بەهێز بێت لەو ململانە ناخۆیە پەنابا بۆ دایانی دەرەکی. من دەگەڵ هەندێک دایان قسە بکەن نامێت بچمە ناو ئەو ململانەکانەوە، چونکە ئێمە لە دەرەوەی ئەو ململانەیە، ئێمە لە هیچ جەبسەرێکانین بۆی وازح بێ. ئێمە بۆ ئەوی وازح بێ حیزبی شوعی کوردستان نا لە جەمسەری پارتیە، نا جەمسەری یەکێتیە، نا لە جەمسەری پەکەکەیە، نا لە جەمسەری هەنە کەسێ، نە جەمسەری پێدێ. ئەوانە نەم جەمسەرانە نین ئێمە، بەڵام من پێمان وایە ئەم لایەنانە ئەبێ بگەڕێن بۆ حەدی ئەدنا ڕادەی نزمی هاوکاریکردن و کاری هاوبەش و لەو حاڵەتانە. ئەمە قەزێکەیە. من لەگەڵ لێکێ لەو لایەنانە نامێ ناوی بێنم بۆ وا تەسەوور نەکرێ. پێوتن ئێوە چی پێویستان بۆەوە هەیە بەرنامەی ناوی دەست پێشخەری فەڕەنسیان دەست پێشخەری ئەمریکی هەبێ بۆ گەیاندنی ئێوە لەگەڵێکتریە. دوو لایەنی کوردستانیە، دوو لایەنی کوردستانی پێویستی بۆ هەیە موادەری فەڕەنسیە بۆ بەکتری بکەن، یان موادەری ئەمریکی بێ بۆ یەکتری بکەن، یان تەنانەت هەتا موادەرێک لە باشوورشەوە بێ لە دهۆک بێ لە کوێ بێ بەکتری بکەن، بۆ ناتوانن خۆیان بەکتری بکەن. وانە
ئەمە مانای چییە؟ ئەمە مانای ئەوەیە هەلدانێ لەلایەنانە وابەستەی شوێنەکەن کە وابەستەی شوێنێ بێ تەنفیز بڕیاری شوێنێکی نینەکەن. ئەمە پێویستی بە سربەخۆیی لە بڕیار دانایە، پێویستی بەوە هەیە کە پێوەرەکانمان چیەوانە بەڕاستی ئەم وەزعە ئەمەی دروست کردووە. بەڵام هەر دایانێک لە بەیانە سیاسیانە ئەڵێ من بەرپرس نیم، من پاکم، من مەسلحەتی کوردستانم هەیە، بەرامبەرەکە وایە، بەرامبەرەکە هینە خراپەکارە، من لە کوردەوای من ئەهریمەنم، بەرامبەرەکە هینە من ئەهاڕۆزدان بەرامبەرەکە ئەهریمەنە. يعني ئەو حاڵەتە، يعني من پاکم بەرامبەرەکە خراپەکەیە، من دیوە ڕووناکیەکەم بەرامبەرەکە دیوە تاریکیەکەیە. ئەمە حاڵەتە بەردەوام بێ. یەک حاڵەتە بەردەوام نابێ تاچینێ بێ کە جەماوەر بتوانێت هێزی فشار بێ. تا ئێستا ئێمەش وەکو حزبی شوعی نەماتوانێت جەماوەر بکەین بە هێزی فشار. ئەوانە تا جەماوەر هێزی فشار نەبێ کە خۆی و جەماوەر هێزی فشار ئەوە نییە بۆ قەزیەک بێ. جەماوەر مەسەلەن بۆ نمونە لەسەر لە کوردستان لە باشوورە جەماوەر بێ هێزی فشار بێ، نەگەوەی وەڵام موچەمانەیە، ئەمە کافیە. جەماوەر بێ هێزی فشار بێ بڵێ من گۆڕینی سیاسەتی ئابووریمەوێ، من ئەمەوێ ژیانی پڕ کەرامەت بۆ خەڵکە دابین بکرێ، من ئەمەوێ یاسای کار و بیمەی کۆمەڵایەتی هەبێ، من ئەمەوێ یاسای بیمەی تەندروستێ بێ، من ئەمەوێ تۆ نەچی تەنازولکەی بۆ بەغا هەموو ڕۆژێک، من ئەمەوێ داهاتی نەوت شەفاف بێ. ئەم سیاسەتە ئابووریەی کە بەم شێوەیە ئێوە گرێبەستی نەوتان کردووە، ئەم شێوێ زەرەری گەیاندووە، ئەم ئەبێ داواکارەکان ئەوە بێ. بەڵام تۆ حتا بسوودنەوە جەماوەرەکەش قەتیز بێت لە شتێکە دیسانەوە ئەو بسوودنەوە جەماوەریە بۆ بەرژەوەندی حیزباتی بەکاردێ. ئەوانە یعنی حتا ئەم لایەنانەی سیاسیانەی کە دژ بە یەکنەوەوانە زۆر بە ئاسانی ئەو بسوودنەوە جەماوەریە بەکارێنن بۆ قەزەیەکی داریکرا. ئەمە شێ لە کێشەکانمانە و هەر کەسە جەماوەری خۆی بە شێوازەکان باڵی پێوانێ بۆ ئەم حاڵەتە. ئەگەر ئەم بسوودنەوە جەماوەریە پرۆژەیەکی هەمەلایەنی هەبێ کە بتوانێت ئەلتەرناتیڤێت بخاتە ڕوو لە هەموو بوارەکانە، لە بواری پەیوەندی لەگەڵ بەغا، لە بواری سیاسەتی ئابووری وەکوتم، لە بواری نهێشتنی گەندەلی، لە بواری بوونی دامەزرایی بوون، لە بواری پەیوەندەکان نێوان پەلەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازیگەری کوردستان لە هەموو پەرچەکانی کوردستانە ئەبێتە هێزێکی فشار. بەڵام ئەگەر سبێ ڕۆژ حزبێکی سیاسی بەس ئەم کۆکرەوێکی جەماوەر ئەم جەماوەرە وەکو مێگەلێک بەکارهێنێ بۆ قەزەیەکی تایبەتی ئەوانە بۆ ئەوەی ئاڵای من بەرزکاتەوە، بۆ ئەوەی بەس شعارەکەی من بەرزکاتەوە، بۆی ڕسمی کاوە بەرزکاتەوە، دەبعاً لە حۆدا هێمنێتەوە. ئەو بستنەوە جەماوەریان لەبارە بێ ئەو واشی دەدێ خەڵکەکە وەرسە بێ لە بستنەوە جەماوەرێکە، خەڵکەکە تووشی بێهودەیە بێ. هەنگاوی یەکەم ئەوەیە کە جەماوەری خەڵکی کوردستان و بە تایبەتی ئەو هێزە سیاسیانەی باشێک لە هێزە سیاسەکان هەنگاوی ئەوە بنێن کە نەچەن ناو ئەو جەپسەنجیری ململانەکانەوە. یعنی ئەرچی ئێمە وەکو حزبی شوعی کوردستان ئەوە نییە بانگەشە بکەین بۆ جەمسەری پارتی لە ململانەکە لەگەڵ یەکێتیە، یان بانگەشە بکەین بۆ جەمسەری یەکێتی و گۆڕان یان لەگەڵ ئیسلامیەکان لە ململانەکە پارتیە، یان بانگەشە بکەین بۆ جەمسەری ئەم دوو لایەنە لەگەڵ پەکەکان موعین، یان بانگەشە بکەین بۆ جەمسەری پەکەکە لەم حاڵەتەیە. ئەمە پێویستە ئێمە پرۆژەی خۆمانمان هەبێ، ئەمە گرنگە و پێویستە ئەم جەماوەرە خۆی نەچێتە خانەی ئەم جەمسەرگیریەوە. ئەبێ ئەو جەماوەرە قەناعەتی بەوا هەبێ هەوڵی ئەوە بدا کە چۆن گوتارێکی کوردستانیە گرتو دروستەکە. ئەمە گرنگە. بەڵام ئەم جەماوەرە کە بووە جەماوەری پارتی، کە بووە جەماوەری یەکێتی، کە بووە بەس جەماوەری پەکەکە، ئەمانە من پێم وایە ئەو ئەرکێ لە سەرەتی ناتوانێت ببینێ. ئەم قەناعەتە زۆریە، ئەم قەناعەتە تێکۆشانیە. من پێم وانییە بە ڕۆژ و ڕۆژی دروستەکرێ بۆ زانێ ئەوە تا ئەوەی کە ئەیبینی ئەم قەیرانانی کە هەیە سەبەکەی چییە؟ سەبەکەی دروست نەبوونی ئەم حاڵەتەیە. ومعنای ئەوە نیە کەسا ئێمە من ئەم قسە ناکەم وەڵا سبەین ڕۆژ ئەم قەناعەتە دروستە بێ. ئەم قەناعەتە تێکۆشانێکی زۆریەوە. ئەو کەسانەی کە باوەڕیان بەم قەناعەتە هەیە ئەبێ هەوڵی ڕۆژانەیان هەبێ. هەوڵی ڕۆژانەش بەوە ناوێت لە خۆپشاندانێکا تەواو و کەف و کوڵەکەی تەواو بێ. بە کەف و کۆڵ گۆڕانکاری کۆمەڵایەتی
ئەنجام نادێ بە کەف و کوڵ و بە پۆپۆلیستی گۆڕانکاری کۆمەڵاتی ئەنجام نادێ ئەمە مێژووی ئەزمموی هەموو گەلانە ئەمە پێویستە کارێکی لەسەر بکرێ کارێکی زۆری لەسەر بکرێوانە ڕۆژانە ئەو کەسانە و ئەو لایەنانەی کە باوەڕیان بەم ئاراستە هەیە بە کادیرەکانیان بە سەرکردارەکانیان پەیوەندیان بە خەڵکەوە هەبێ بانگەشە بۆمەوە بکەن لە حتا لە گردبوونەوەکان وەکو وتم مەبەستم ئەو حیزبە سیاسانی کە باوەڕیان بەوە هەیە ئەو لایەنە سیاسانی کە باوەڕیان بەوە هەیە و وەزعی سیاسیش گۆڕەپانی سیاسیش شتێک نییە لە حاڵەتی دۆگما بێ لە حاڵەتی بەستەڵۆک بێ بە بەردەوامی لەوانەیە بە چاوەڕێشی تر بکەین لەوانەشتی تر دروست بێ لەوانەیە خەڵکێ دروست بێت کە ڕازی نەبێ بە ماراستەی کە هەیە لەبەرەوە وەکو وتم ئەوەی کە باوەڕی بە پرۆژێکی وا هەیە ئەبێ قورسایش زۆرەکەوێتە لەسەری و ئەبێ وا کار بکە کە مەسەلەکە شەو ڕۆژ و دوو ڕۆژ نییە یان ساڵ و 2 ساڵ نییە ئەوانە چونکە ئێمە لەکەیەوە ئەم حاڵەتا بینین